گۆڕانکاریەکان خۆی وەگوتنی فراکسیۆنی مەسەرەن باڵادەست یانی ئەوانەی دەسەڵاتدار لەناو ئەنجومەنی پارێزگا کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو خۆی بەڕنامەی هەیە یعنی لە دوای مەسەن هەر کابینێ هەندێک گۆڕانکاری دەکا و ئەمە ماوەیەکی زۆرش ئەم گۆڕانکاریانە نەکرابوو هەر ئێمە بەیەوە زەختی ئەندامانی ئەنجومەن و ینی پارتی دەسەڵات هاتە سەر مەسەرەن ڕێگا کە مەسەر ئەم گۆڕانکاریانە بکرێت لە مدیر بەڕێبەرە گشتیەکان ئێستا مەلەفێکی تریش بەڕێوەیە مەلەفی مەسەن قایم مقامەکان دێنەگۆڕین مدیر ناحیەکان دێنەگۆڕین ئەمانەش دەکرێت ئەو پۆستانەی مەسەرەن شاغرە مەسەن پڕ دەکرێنەوە ئێستا مەسەرەن یەکگرتو 19 پۆست بەجێ دێت بە هەمانشی ئەو پۆستانێک کە لە ژێر بندەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا بێدەنگی پێ بدات بە هەمانشی ئەو پۆستانەش دێتە ئەنجومەنی پارێزگا بەڵام وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئاگادارین کە بزانین چ گۆڕانکاری دەکرێت لەسەر چ ئاستێکیش دەکرێت هەندێکی لەسەر ئەو ئاستە نەکراوە کە مەسەرەن تەمەنیان ینی ئەمە چەندین ساڵە مەسەن بەڕێبەری گشتی یان مەسەن قایم مقام بووە یان مەسەرەن جێگری پارێزگار بووە گۆڕانکاری ینی پارتی ئەم مەلەفە دێنتە ئەنجومەنی پارێزگا و دەنگی لەسەردات ئەگەر دەنگی هێنا ئەوە گۆڕانکاریەکە دەنگی نەهێنا ناتوانێت مەسەرەن کەسەکە مەسە ئەو کەسە دامنرێت دەبێت جارێکی در چەند کەسی دیکەی مەسەنتەژ بەڵام لێرە کە مەسەن ئەغلەبیەکیە پارتی دیموکراتی کوردستان پارتی کوردستان دەتوانێت هەموو کەیسەکان تێپەڕێنێت ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستانی لەگەڵا نەبێ یەکگرتووی ئیسلامی کوردستانی لەگەڵا نەبێ بزوونەوەی گۆڕانیش لەگەڵا نەبێ بە کۆتایەکانیش لەگەڵی نەبێ ئەو هەمی پۆستەکان دەرباز دەکا مەسەن بە دەنگدان چونکە لە مەجموعای لە کۆی 28 کورسی ئەنجومەنی پارێزگا پارتی 19 کورسی هەیە یعنی دەمێنێتەوە ینی چەند کورسێک لێرە مەسەن دوو یەکێتی نیشتمانی کوردستانە سێ یەکگرتووی ئیسلامی کوردستانەیەکی گۆڕانە و سێیشی کۆتایە بەتاکید یعنی من وەکو وەڵامێک بۆ پرسیارەکانت ئەوەیە مەسەر کە پارتی دیموکراتی کوردستان هەر گۆڕانکاریەکی کردبێت ئێمە کۆبنەوەیەکی فراکسیۆنەکان کراوە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەن لەگەڵ ئەو کەسێک کە مەسەن تەرشیح کراوە مەسەن ئێستا پارێزگاری دۆ کە گۆڕانکاری کرد سەعات و نیوەی کەشێمە لەگەڵ پارێزگاری نوێ قسەمان کردووە بەڕنامەی چی دەبێ چی دەکا ئەوانەی هەمووی لە کۆبنەوەکە مەسەرەن ینی ئیشارە پێکراوە حتا ئێمە وەکو نەسێن لایەنەکانی تر مەسەن یەکێتی نیشتمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمانە و لەگەڵ کۆتاکانیش توانش بەشدار دەبن فراکسیۆنن ئێمە قسەمان لەسەرەوە کردووە کە مەسەن بەڕنامەیان چی دەبێت لەسەر چی ئەم گۆڕانکاریان نەدەیکەن ئەمە خۆی ینی مەسەن کابینی حکومەسەن 4 ساڵە ئەگەر تو لە ماوەی 4 ساڵە شتێکت کرد نەکرد پێویستە گۆڕانکاری بکەیت مەسەن پارێزگارەوە 6 ساڵ بوو پێویستە پارێزگاری نوێ دابنرێت جا ئەو کەسە و پارێزگارە هیچی نەکرد بۆچیم ئەمە شتێکی نوێ بکە ئەمە بەڕنامەکە وایە ینی لەسەر ئاستی گۆڕانکاری کەەوەی مەسەرەن زیاتر خزمەتگوزاری بکە بەو ناوچانە نووسراوم کردگە بە دەستی خۆمش نووسیمەتەوە اینجا هێناردەگەم بۆ کۆمپیوتەر لستێکمان داناوە کێ ئەوانەی کە بەشدار دەبن بە داداچوون بکەین لەسەر ئەو کەیسانەی کە مەسەرەن ئازادی خوازە چالاکوانە ینی مەسە بە هەر ناوێکی ترابێ کە مەسەرەن بەرگری لە ئازادی ڕادەربڕین دەکەن مەسەرەن حەزیان لە ئازادیە لە پێناو ئازادیە مەسەن گیانی خۆی فیدا دەکات ئەوانە ئێستا مەسەن گیراون پێشتریش بەڵگەی ڕسمی نردومەتە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا کە ڕێگە پێ بدا ئێمە بە دەداچوون دەکەین اینجا ئەو فراکسیۆنانی کە ئیمزایان لەسەری کرد بە کۆتاش بەس یەکێتی نیشتمانی کوردستان ئیمزای لەسەری کردووە یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزودنەوەی گۆڕان حتا کۆتاکان ئیمزایان لەسەری نەکردووە ئەمە بەخۆم کردومە وەکو فراکسیۆن یەکێتی چونکە من ئەوەی سەرۆکی فراکسیۆنم من ئەوم کردووە بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان بەس لایەنەکانیش تش بەشدارن ئەوانەی سەر ناوەکانم ناوبراو کامەسە ناوەکانات بەڵام پارتی کوردستان بەخۆی ینی حەزی لەمیشە بووە کە مەسەن بە داداچوون بکەین لەسەر چه ئەساسێک بە چه بڕیارێک بە بڕیاری دادگایە بە بڕیاری پۆلیسە بە بڕیاری ئاساییشە نازانین تا ئێستا وەڵامینە بێ جوابە بێ وەڵامە ینی وەکو فراکسیۆن یەکێتی ئێمە ینی بێدەنگ نەبوومانە ئێستا مەسەن تو دەڵی فراکسیۆن یەکێتی بێدەنگە ئەو کاتە مەسەلەن وەڵامی نەدا و هەر ینی مجد بوو لەسەر وەڵام نەدانەوە ئەکید کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەکەین و قسەی خۆمان دەکەین وەکو فراکسیۆن یەکێتی هیچ جارێک بێدەنگ نەیمانە بە داداچوونیش کراوە
مەسەن ئێستا دەزانێت مەسەن چەند گوند چۆل کراوە چەند کەس مەسەلەن شەهید بوونە لەم ئۆپەراسیۆنە ینی بەم دوایانە بەڵام ینی تو ناتوانم من لە پێشتریشان پێ من هێزم نییە بەکار بنم ئێمە سەروی خۆمەش ئاگدار کردەوە وەکو یەکی نیشتمانی کوردستان یعنی هەرچەندە تورکیا داگیرکەرە و خوێن ڕێژە و ئەم شتانە دەکا بەڵام ئێمە دەکەینە نووسرا و بەرزی دەکەینەوە بۆ سەروی خۆمانەوە نەخێر من هەموو جارش دەڵم ینی گەریلای کردوتە مەسەلەن ینی وەکو بیانوو مەسەن بێت کە گەریلە لەم شوێنانە هەیە بێت مەسەلەن هجوم کاتە سەر گەریلە ئەمن نەخێ ئەوە مەسەن پەیمانێکە مەسەن تورکیا داوێتی دەڵێت تا دووسخورمات و هی منە ئێستا ئەم بارەگانەی تورکیا لە سنووری پارێزگای دۆک هەیەتی ئەمانە بەڵگەیە و ینی دوکۆمنتە لەسەر ئەوەی کە تورکیا دەوێت کوردستان داگیر بکە ئێستا مەسەلەن دەچێت لە سلێمانی تۆپباران دەکا مەسەلەن دەچێت لە سنووری هەولێر لە سنووری دهۆکە مەخموور چی علاقەی بە گەریلا وایە مەسەلەن گەریلا لەوێ گەریاگە لەوێ بێت لە ناو کەمپێکە نە چالاکی هەیە نەدەتوانێت دەربچێت نە کلاشینکۆ بوو نە چەکی پێەیە فکرەی من و بەڕێی خۆم بێ من لەگەل لا مەرکەزیم بەس لەگەل لا مەرکەزی ئیداری نیم بە هیچ شێوەیەک نەبۆ دهۆک نەبۆ سلێمانی نەبۆ هەولێر نەبۆ هەڵەبجەش کە چوار پارێزگایە من لەگەل لا مەرکەزی ئیداری و داراییم یعنی کەواتە ئیداری و مالی کارژێڕی و داراییەکە یعنی گەواتە پارەکە بۆ ئەو سنوورە بێ یعنی پارەی مەسەلەن گۆمرێکی داهاتی ناوخۆی پارێزگای دهۆک بۆ دهۆک بێ بەشێکی کەم بگەڕێتەوە وەکو حکوومەت ئاگادارین وەکو فراکسیۆنی سەوز بەڵام کێ دەڵێ دەکرێ خۆی کێ دەڵێ دەکرێ ینی ئەوە مەسەلەن کردارەکە شەرتە ڕاستە ناونا هەیە مەسەن لەم لاوە باز دەکەن لەو لاوە باز دەکەن من خۆم یەکم لەو کەسانە بووم لە ئەنجومەنی پارێزگا لەگەڵ هەموو جاکە قسە دەکەین لەگەڵ سەرۆکان لستەکان قسە دەکەین گوتم وەرن باش شتێک بنووسین داوای لامەرکەزی بکەین بۆ دۆک من هەموو جارێک گوتومە برادەرانی یەکگورتش پێشاهێدن بەڵام ئەمە شتێکی زۆر گەورەترە لە ئەنجومەن ئەمە دەبێت لە ئاستی قیادەیەک لا بکرێتەوە یعنی یەک لە ڕێکەوتنەکانی یەکچێتی لەگە پارتی یعنی بەلا مەرکەزیکردنی پارێزگاکانە جوان ئەگە داوا بکەن بۆ سلێمانی حتمما دەبێت ئەم لاش داوا بکە مەسەن بۆ دۆک و بۆ هەولێر وەکو فراکسیۆنی یەکێتی ئێمە لەگەل ئەوێ نەگەر بکرێتە دەنگدانەوەش لە ئەنجومەنی پارێزگا ئێمە دەنگ بۆ لامەرکەزی کارژێڕی و داراییەکە دێن نەگە بۆ کارژێڕێ بێ وەکو فراکسیۆنی مەدەنگی بۆ نادێن